بینەرانی ئازیزی کۆڕاز و شاشەی ئاریان تیڤ ئەم کاتتان باش هیوادارم تەندروست باش و لەرساغ و سەلامت بن لە درێژەی بەرنمەکانی کۆڕازدا دەربارەی گرنگی پرسی سینەما و هەروەها کایی سینەما لە ئەرچوار پارچەی کوردستان و بە تایبەت لە باشووری کوردستانە ئەم بەرنمەیەشمان تەرخان کردووە بۆ کایی سینەما و بە تایبەتی قسەکردن لەسەر سینەمای ئازاد لە بەرامبەر داگیرکاری کولتوریدا بۆ ئەمە بەستەش میوانداری بەڕێز نووسەر و سینەماکار بەڕێز حەسەن جودیمان کردو. بەڕێز حەسەن بەخێر هاتن، سپاس بۆ کاتەکەتان کە ئەمڕۆ لەگەڵمانە. وەکو ئاماژەم پێدا ئەمانەوێت لە بەرنامەی ئەم جارەی کۆڕازە کە بێگومان درێژەی بەرنمەکانی تری کۆڕازە لەسەر سینەما بەگشتی لەسەر سینەما قسە بکەین و لەسەر سینەمای ئازاد و مەبەستمانە کە هەوڵ بین شۆڤێکی ئەو سینەمایشکین کە لە باشووری کوردستان ئەو زەهنیەتی کە لە سینەما بەرهەمهێنێ لە باشووری کوردستان کە مەش لە درێژەی بەرنمەکەی ئەچینە سەری. سەرەتا ئەمەوێت لەوە دەست پێ بکەم کە بەلامەوە گرنگە بۆ چوونی خۆتان بزانم دەربارەی سینەما بێگومان پێناسی جیاواز بۆ سینەما ئەکرێ، ڕوانگەی جیاواز بۆ سینەما هەیە، بەڵام لە ڕوانگەی بەڕێز حەسەن جودیەوە مێ بزانم کە سینەما چییە. سپاس بۆ ئەم میوانداریە. ڕاستی سینەما بۆ خۆی وەکو هونەرێکی نوێیە، یعنی نزیک تەمەنی بە 125-26 ساڵ دەخەملێندرێ، بەڵام سینەما بۆ خۆی ئەگەر ڕێگوڕیشەکەی مرۆڤ بەدواداچوون بکات ڕێگوڕیشەیەکی زۆر دوور و درێژی هەیە کە قۆناغ بە قۆناغ هاتووە تا ئیتر لە سینەمایە کۆبووەوە. سینەما بەگشتی لە ڕووی مێژوویە بەم شێوەیە، لە ڕووی پێناسەیەکی سادە مرۆڤ دەتوانێت بڵێ هاوکات لەگەڵەوەی کە هونەرە، یەکێکە لە هونەرە جوانەکان، زمانێکی سحری خۆی هەیە تایبەتە. دەتوانین بڵێن سینەما سحری هەموو هونەرەکانی تری بردووە و لە خۆیدا کۆی کردوتەوە، یعنی سحری مۆزیک، سحری شانۆ، ڕۆمان، یعنی هەموو هونەر حتا شێوەکاری بردوێتی و لە خۆیدا کۆی کردوتەوە، خۆشی سحرێکی دیکەی پێ بەسەردا ئین کردووە. سینەما هونەرێکی بەم شێوەیە کە ئەمڕۆ لە پانتایی دنیادا کاریگەرێکی زۆری هەیە، دەکرێت دەتوانین بڵێن لە هەموو هونەرەکانی تر زیاتر بە کاریگەرە. ئەم کاریگەرە شوای کردووە کە سینەمای کردوتە شمشێرێکی دوونوک، یعنی هەم لایەنێکی ینی سوودمەندی خۆی هەیە کە لایەنێکی ئەرێنی پۆزیتیفی هەیە، هەمیش لایەنێکی نەرێنی و بڵێن نێگەتیفی هەیە. لەبەرەوە سینەما مرۆڤ دەتوانێت بڵێ هونەرێکی بەم شێوەیە ئەمڕۆ بۆتە خاوەنی زمان. هەڵبەتە سینەما تێکەڵکێشی پیشەسازی بووە، تێکەڵکێشی بازرگانی بووە، تێکەڵکێشی زانست بووە، پەیوەندێکی زۆری لەگەڵ هەموو زانستەکانە هەیە، بە تایبەتی کیمیا و فیزیا، پەیوەندێکی زۆری لەگەڵ زانستە مرۆییەکان هەیە، بە تایبەتی کۆمەڵناسی و دەروونناسی و تەواو تێکەڵکێش بووە لەگەڵ فەلسەفەیە، لەگەڵ فەلسەفەیە تێکەڵکێش بووە و هەروەها ینی مرۆڤ دەتوانێت بڵێ سینەما لە یەک کاتە هەموو هونەر و ئەدەب و زانستەکانی لە خۆیدا کۆ کردوەوە، سوودی لە هەمیان وەرگرتووە، بەڵام خۆی هونەرێکی جودایە، جیاوازی خۆشی لەگەڵ هونەر و زانستەکانی تر هەمووی ئیجا کردوەوە. زۆر باشە. من ئەمەوێت سەرەتا بێگومان ئەمەوێت ئاماژە بۆ بەم یەکەمین کەناڵی ئاسمانی کوردی کەناڵی مەتیڤە و لە دوای ئەمەشەوە ئێمە ئەبینین کە لەگەڵ دروستبوونی بزوتنەوەی تەفگەری ئازادی کوردستانە هونەر کەناڵی ئاسمانی و هەروەها شێوە جیاوازەکانی سینەماش بژانەوەیەکی سیر بەخۆیەوە ئەبینێت کە شایانی تێڕامانە بەڕاستی. بەڵام ئەمەوێت بە تەواوەتی بەرنامەکەش هەوڵ بین لەسەر ئەو هێڵە قسە بکەین کە بێ ئەوترێت سینەمای ئازاد، لەوانەیە بۆ بەشێک لە بینێرانی ئێمە ئەم چەمکە نوێ بێت و بەڵام بۆ بەشێکی تریش کە ئاگاداری مێژووی تەفگەری ئازادی کوردستانە بۆ چەمکە نوێ نەبێت، بەڵام ئەکرێت دەمە گفتوکی زیاتری لەبارەوە بکەین، بە تایبەتی لە ڕۆژاوای کوردستان لەم چەند ساڵی دواییە بژانەوەیەکی تری سینەمای ئازاد دەبینین. بۆیە ئەمەوێت لەوە دەست پێ بکەین کە ئایا سینەمای ئازاد چییە، چۆن پێناسی بکەین و چۆن لی تێ بکەین. بۆی سینەمای ئازاد پێشتر وەکو چەمکێک لە بەریتانیا لە ساڵی 50کانەوەە بەکار هاتووە، بەڵام بەو ناوەخنەی کە ئێمە باسیەکەین و لە چوارچێوەی تەفگەری ئازادی کوردستاندا قسە باسی لەسەر دەکەین تەواو جیاوازە. سینەمای ئازاد بۆ مانایی کە سینەما ئازاد کراوە لە هەموو هەژمونی دەسەڵاتدارێتی، هەژمونی
دەوڵەتگەرایی هەژمونی کۆنەپەرستی هەموو ئەو هەژمونانەی کە تاوەکو ئێستا لەسەر سینەما هەبووە ئەم ڕەوتە سینەماییە ینی سینەمای لەم هەژمونگەراییە ڕزگار کردو. یەک ئەمە دووەم سینەمای ئازاد چەمکێکە زیاتر ئێمە بۆ ئەو سینەمایە بەکاردێنین کە لە ناواخنی خۆیدا سینەمایەکی بەرخودانیە، سینەمایەکی سیاسیە، سینەمایەکی ئاکاریە، سینەمایەکی شۆڕژگێریە، بەو مانایە کە سینەما ئەکەوێتە جەنگێکەوە لە بەرامبەر ئەو تێما و یان برێن ئەو ڕەوتانەی کە سینەمایان بەلاڕێدا بردووە. سینەمایان وەکو سەرتاش باسم کرد لە بەرەوەی سینەما بۆتە شمشێرێکی دوونوک، ینی سینەما ڕۆڵێکی بەڕادەیەکی زۆر ڕۆڵێکی زۆر نێگەتیفی بینیوە لە هەژمونی کللتوری و غەزوی کللتوری بەسەرگەلاندا بۆ فۆرمولەکردنی کۆمەلگاکاندا لە سایه سیستەمی سەرمایەدا. دەبووە ڕەوتی سینەمای ئازاد ڕەوتێکە لە بەرامبەر ئەم ڕەوتانەی ترە ئینە بێت، ینی پەیدا بوو کار لەسەر چەمکێکی ڕیالیزمی ڕخنەیی ڕیالیزمی شۆڕژگەری ئەکات و لەو چوارچێوەیەدا هەوڵەدا سینەما بگەڕێنێتەوە کایە ڕەسەنەکەی خۆی و لەسەر ئەم بلەمایە سینەما ببێتە هونەری کۆمەلگا، ڕۆلی هەبێ لە بە مرۆڤبوونی مرۆڤ و ڕۆلی هەبێ لە بە کۆمەلگابوونی کۆمەلگا و گۆڕانکاری کۆمەلگا ڕۆڵێکی وەچەرخانی هەبێت لە کولتور، ینی هونەر بەم شێوەیەدا بێت. ینی جارێکتر دوو تایبەتمەندی مرۆڤ هەیە، ینی مرۆڤ هەبوونێکی کۆمەڵایەتیە، دووش هەبوونێکی خودیە یان زاتیە. سینەما هەوڵەدا جارێکتر ئەو هەبوونە کۆمەڵایەتی و هەبوونە خودیە بۆ مرۆڤ بگەڕێنەوە، ئیش لەسەر ئەمە ئەکات. لە کاتێکە ئێمە ئەبینین لە ئێستاە سینەمای ئێمە و بەشێکی گەوری هونەر و ژیاری کولتوریمان لە بەردەم جۆرێک لە هەڕەشەی داگیرکاریە کە ئەتوانین نایبرین داگیرکاری کولتوری و لەم داگیرکاریە سینەماش ڕۆڵی تایبەتی خۆی هەیە. کاتە لە ڕێی سینەماوە هەوڕی داگیرکردنی کولتوری ئێمە ئەدرێت ئایدۆلۆژیایەک لە پشتی ئەمەوە خۆی مەڵاستداوە، بەڵام ئەبینین کە بەداخەوە لە باشووری کوردستانە کاتێککە فیلم بەرهەمێت کە سینەما بەرهەمێت بەشێکی زۆری ئەو کەسانی کە لەو بارە کارەکە نکۆڵی لەوە ئەکەن ئایدۆلۆژیا پەیوەندی بە سینەماوە هەبێت. بۆیە ئەمەوێت پێشەوەی کە بپرسم ئایا پەیوەندی نێوان سینەما و ئایدۆلۆژیا چییە؟ بۆی کە ڕوون بێتەوە بە کورتی باسی لەوە بکەین بزانین ئایا ئایدۆلۆژیا خودی خۆی چییە و چۆن لەو چەمکە بڕوانی. ینی لە سینەما وازان تقریبا ساڵی 1995 بۆ یەکەم جار لە فەڕەنسا دەست پێکرد، تقریبا 10 ساڵ دوای لەدایک بوونی، چکە سینەما کە سەرەتا دەست پێکا وەکو هونەرێکی کات بەسەربردن تەرفیهی دەست بۆ خۆشی و کات بەسەربردن بووە، نەک وەکو هونەرێکی کە ئێستا ئێمە باسیەکەین. بەڵام 10 ساڵ دوای ئەوەی کە کۆمەڵێک بەرهەمی دیکە بەرهەم دەهێنرێ، یەکەمین شتێک کە گفتوگۆی لەسەرەکرێ سینەما چ پەیامێک دەبێ هەڵبگرێ، پەیامە فکریەکەی چییە، ئاراستە فکرەکەی دەبێت چی بێت، چۆن بێ. یەکەمین 10 ساڵ دوایەوە مرۆڤ دەتوانێت بڵێ ساڵی 1905 تا دا ئەمانە ئیتر یەکەمین گفتوگۆیە کە سینەما کەوتە ناویەوە ئەم بابەتەیە، ینی بابەتی تریش هەیە تەوان گفتوگۆی لەسەرکرا مەسەلەی ئایا سینەما زمانیان زمانیە هونەرەیان هونەر نییە، بەڵام یەکێک لەو بابەتانە مەسەلەی فکرەکان و پەیامە فکرەکانی سینەمایە. سینەما هەموو ئەو فلیمانی کە تاوەکو ئێستا بەرەماتون هەر هەمووی بەبێ دەرهاویشتن هەر هەمووی پەیامی ئیدۆلۆژی خۆی هەیە، هیچ بەرهەمێکی فکری نییە کە بەرهەمێکی سینەمایی نییە کە باگراوندێکی فکری ڕەهەندێکی فکری نەبێ. لەو چوارچێوەیەدا هەر بەرهەمێکی سینەمایی سیاسی بێ یان سیاسی نەبێ، عینێکی سیاسی و فکری خۆی هەیە. یانی لەبەرەوە ئەوانەیە کە نکوڵی ئەکەن لە ئایدۆلۆژیا یەک لە ئایدۆلۆژیا تێنەگەیشتوون، یان بڵێن پێناسەیەکی چاواشەیان هەڵەیان بۆ ئایدۆلۆژیا هەیە و یەکیش هونەر بۆ خۆی. مەسەلەن تۆ ئێستا هەموو فلیمەکانی هۆلیوود تەماشاکە، ینی هیچ فلیمێکی هۆلیوود هەیە بێ پەیامی ئایدۆلۆژی، هیچ فلیمێکی هۆلیوودی هەیە برێن ژار خوارد نەکراوێ بە ئایدۆلۆژیای لیبرالیزم هەیە، ینی ئیلا و فلیمانەیە کە بڵێن دژە هۆلیوودین. لەبەرەوە هەتا تۆ تەماشاکە ڕەوتی سینەمای ئیتاڵی
فەڕەنسی ینی بڵێن ڕیالیزمی نوێ و شەپۆلی نوێ مەسا هەموو ئەمانە و هەموو ئەو فیلمانی کە تاوەکو ئێستا بەرهەماتن بە فیلمە کوردەکانیشەوە باگراوندێکی ئیدۆلۆژی هەیە ینی پەیامی ئیدۆلۆژیە چکە ئایدۆلۆژیا چییە؟ ئایدۆلۆژیا ینی هونەری زانستی فکرە ینی ئەو کاتێک کە فکر دەبێت بە سیستەمێکی ینی سیستەماتیزە ئەبێ سیستەمی خۆی وەرەگری فکر کاتێک کە سیستەماتیزە وەرەگری سیستەماتیزە ئەبێ بە ئایدۆلۆژیا اینجا ئاکرێ مەسەن فکرێکی دواکەوتو ئایدۆلۆژیاکی دواکەوتو لەگەڵ خۆیان دێنێ فکرێکی پێشکەوتو ئایدۆلۆژیاکی پێشکەوتو لەگەڵ خۆیان دێ ئەمە بابەتێکی ترە بەڵام ئایدۆلۆژیا مرۆڤ دەتوانێت ئەوە بڵێت وەکو تریش ینی سینەما هیچ سینەمایەک نییە بێ ئۆتۆپیا بێ ڕاست هیچ سینەمایەک نییە پەیامی بۆ داهاتوو نەبێ داهاتووی دوای خۆی داهاتووی دوای فیلمەکە دوای بەرهەمەکە باشە ئەم دوو تایبەتمەندی هەردووچکان تایبەتمەندی ئیدۆلۆژین چکە هەموو ئایدۆلۆژیایەک ئۆتۆپیای هەیە ئۆتۆپیای تایە ینی خەیاڵێکی تایە پرۆژەیەکی تایە پرۆژەیەکی بۆ کومەلگاکەی بۆ مرۆڤاتی بۆ نێکتیە دووش باگراوندێکی جیهانبینێکی بۆ شیکردنەوەی مێژوو هیچ فیلمێک هەیە مەسەن لە دنیاە ئۆتۆپیای تیا نەبێ شیکردنەوەیەکی بۆ خودی کۆمەلگا نەبێ ئەم شیکردنەوەی ئەم ڕامانە ئەم تێڕوانینە بۆ کۆمەلگا بۆ ئینسان بۆ گرفتەکانی ئینسان گرفتەکانی کۆمەلگا گرفتەکانی گەلان ئەو ڕوانینە بۆ خۆی ڕوانینێکی ئیدۆلۆژیە تۆ ئایدۆلۆژیات قبول بێیان قبول نەبێت ڕەتی کەیتویان ڕەتی نەکەیتەوە دیسان تۆ خاوەنی ئایدۆلۆژیایەکی ڕاستە کەواتە لێرە بپرسین کە ئایا ئەو ئایدۆلۆژیایی کە سینەمای ئازاد بەرهەمە هێنێت چ ئایدۆلۆژیایەکە بۆ چۆن بتوانین پێناسی و ئایدۆلۆژیای بکەین کە سینەمای ئازاد لێوە بەرهەمێت کە بەش بەبستمەوەیە کە بگومان هیچ سینەمایەک وەکو باسی کرد بێ ئایدۆلۆژیا نیە کاتە سینەمای ئازادیش کێمە ئەمانەیە باسی بکەین ئەبێ ئایدۆلۆژیایەکی لە پشتەوە بێت و لە هەناوی ئەو ئایدۆلۆژیایەوە هات پێێتە دەرەوە بۆ ئێمە باسی ئێمەش بکەین کە ئایا ئایدۆلۆژیا و پارەدایمێک سینەمای ئازاد دروست ینی ئەگەر سینەمای ئازاد کار لەسەر ئایدۆلۆژیایەکە کات کە لە چوارچێوەیەکی فراوانترە کە ئێمە پێڵێن جیهانبینی یان پارەدایم لەو چوارچێوەیەدا ئیشەکەات کە ئایدۆلۆژیای ئازادیە ئایدۆلۆژیای ئازادی کە پێی وایە هەموو گرفتێک لە ئەمڕۆدا پاشخانێکی مێژووی خۆی هەیە مێژوو جارێکتر لە ڕۆژی ئەمڕۆدا جێگاگرێ و خۆی نوێ کاتەوە و هەموو گرفتە کۆمەڵایەتەکان گرفتەکانی مرۆڤ جا ئەم گرفتە سیاسی بێ دەرونی بێ کۆمەڵایەتی بێ ئابووری بێ هەر گرفتێکی بێ گرفتی کللتوری بێ گرفتی فکری بێ هەموو ئەو گرفتانە پاشخانی مێژووی خۆیان هەیە و لە هەوڵی ڕزگارکردنی ئەو مرۆڤ لە ینی کۆمەلگا لەو گرفتانەی کەتیایەتی لەسەر ئەو بنەمایە کارەکات و سینەمای ئازاد لەبەرەوەی ئایدۆلۆژیایەکی ڕادیکالە و شۆڕژگێرە لەبەرەوە ئەو سینەمای ئازادش بە سروشتی خۆی دەبێتە سینەمایەکی ڕەخنەگر سینەمایەکی شۆڕژگەر سینەمایەکی بەرخودانوان بە سروشتی خۆی وابێت چونکو کاتێک کە تۆ سینەمای دژە هۆلیۆدیە ئەم بخۆی سینەمای ئازاد سینەمایەکی دژە هۆلیۆدیە هۆلیۆد تەنیا ئەو فیلمانە نین کە لە هۆلیۆدا بەرهەمهێنراون ینی پێویست نابێ وا بیرکەن تەنیا مەبەستمان ئەو فیلمانەیە کە لە هۆلیۆد بەرهەمهێنراون هەموو ئەو فیلمانەیە کە بە عەقڵیەتی هۆلیۆدیش بەرهەمهێنراون جا لە باشووری کوردستانی شابێ لە هەر شوێنێکی ترابێ دیسە هەر هۆلیۆدی حەسابە چکە هۆلیۆد چییە بۆ خۆی ناوەندێکی ئیدۆلۆژیە ناوەندێکی ئیدۆلۆژی لیبرالیزمە ناوەندێکی ئیدۆلۆژی سیستەمی سەرمایە جیهانیە ینی تەنیا کۆمەڵێک بریتینی لە کۆمەڵێک کۆمپانیا و شەریکە و خەریکی بەرهەمهێنانی فیلم و تەنیا لایەنە بازرگانی و لایەنە پیشەسازەکەی لە بەرچاو بگرن نە هۆلیۆد بۆ خۆی ناوەندێکی ئیدۆلۆژی لیبرالیزمە کار مەسەرەن کار لەسەر ئەوە ئاکە کە مرۆڤ چۆن ینی مەسە ئەم پرسیارانەی کە مرۆڤ هەمیشە بەدوایە وێڵە مرۆڤ چۆن بژی چۆن ژیاوە ئەبێت چۆن بژی هۆلیۆد وەڵامی هەیە بۆ ئەمە ئەڵێ وەرە بە تاگەرایی بژی بە بەرژەوەندی خوازانە بژی بە ژیانێکی خۆپەرستی بژی بە ژیانێکی لیبرالیستانە بژی ینی لەسەر بنەمای قۆڕخکاری و هینە ینی هەموو ئەو
تێمایانەی کە لە فەلسفەی لیبرالیزمیان ئایدۆلۆژیای لیبرالیزمە هەیە لە خودی هەوڵێدا هەیە قورسایی خستنە سەر تاگەرایی نەک تاکێتی جایە تاگەرایی جیا ینی فەردانیت قورسایی خستنە سەر تونند و تیژی بەکاڵاکردنی ژن بەکاڵاکردنی سێکس بەکاڵاکردنی بەها مرۆڤایەتیەکان و سوک تەمەشاکردن و ینی هەرزان و سوک تەمەشاکردنی کولتوری گەلان بێبایەخکردنی مێژوو هەموو ئەمانە لەو چوارچێوەیەدا هۆلیوود یا ئەمانە هەمووی ئایدۆلۆژیای لیبرالیزمە ینی سینەمای هۆلیوود و سینەماکی بەم شێوەیە لە بەرامبەر ئەم سینەمایە گەلێک هەوڵدان هەبووە پێش سینەمای ئازاد گەلێک ڕەوتی تر دەرکەوتون لە بەرامبەر سینەمای هۆلیوودی مەسە وەکو باسم کرد سینەمای فەڕەنسی ئیتاڵی سینەمای گەلان برین وڵاتانی ئاسیا گەلێک وا دەرکەوتووە سینەمای ڕووسی پێشتر لە کۆنا کۆمەڵێک هەوڵدان هەبوو بۆ ئەمە بەڵام هیچە نانتوانیوە لە قاوغی هۆلیوود دەربچن ینی کێشەکەیان لەوەدا نانتوانیوە ئەلتەرناتیفێکی سینەمایی ینی ئەلتەرناتیفێک بۆ هۆلیوود پێشکەشکردن وەکو ڕەوت دەرکەوتون ڕۆڵێکی گرنگیان هەبووە بەڵام سینەما ئازاد ینی نزیکی دە 15 ساڵێکە زیاتر گرنگی پێدراوە و ئیشی لەسەرەکرد ینی بەردەوام لێکۆڵینەوە و بەدواداچوون و پێداچنەوەی بۆکرێ هێشتا لە فۆرمیلەکردندا ینی سینەمای ئازاد بەڵام ڕەوتێکی سینەمایی بەهێزە کە لەسەرەوە کات کە ینی بتوانێت زمانی سینەما بگەڕێنێتەوە بۆ زمانە ئێستاتیکیەکەی خۆی کا لەسەر ئەمە ئاکات پێشەوەی کە بڕۆ مەسەر پرسیایی داهاتوو حەزم کرد ئاماژەیەکی خێرا بە کۆمەڵێک ینی بەرکەوتو و ئەزمموی خۆمان بدەم بە تایبەتی لەم چەند ساڵی دوایی یا کاتێک کە ئەبینین چەند فیلمێکی سینەمای ئازاد بۆ منە لە سلێمانی نمایش کراوە و لە بەرامبەریشا کۆمەڵێک فیلمی زۆر بۆ عقلێتە هۆلیوودیە سەرمایەداریەش لە سلێمانی هەر نمایش کراوە جا بینەر لێرەیە ڕێک ئەستەکەم بۆ بە دوو کردەوە کە بەداخەوە زۆر کە سەریان لێ شێواندون لەبەرەوەی کە بە ناوی مارکێتینگ و بە ناوی بەرهەمهێنان و بە ناوی فرۆشتنی بلیتی زۆرەوە سینەمایەکی خراپی بازاڕی و هۆلیوودی بۆ بەرهەمیێت و لە هەمان کاتیشا سینەمای ئازادێ یەکێک لەو هۆکارانی کە وای کردووە ئەم جۆرە سینەما بازاڕیە دروست بێ ئەوەیە کە کۆمەڵێک لەو کەسانە بەرهەمهێنەرەکان بانگەشەی ئەوگەن کە پێویستیان بە مادە هەیە پێویستیان بە پارە هەیە بۆی کە بەردەوام بن بۆی ناچارنەوە فیلمان دروستکەن بەڵام کاتێک کە بۆم لەسەر فیلمی کۆبانێک کە نمایش کرا چەند هەفتەیەکم فیلمە بەردەوام بوو بە بەردەوامی هۆڵی سینەماکە پڕبوو لە خەڵک بە بەردەوامی هۆڵی سینەماکە ینی پڕبوو لە بینەری سینەما کە تامەزڕۆی بینەری بینی ئەو فیلمانە بوو جا ئەمە لێرە بەرەو ئەو دەریچەیەش بڕۆین کە ئایا ئەکرێت ئێمە بڵین سینەمای ئازاد یا سینەما بەشێکی گشتی کۆمەڵک ئەرکی نەتەوایەتی و نیشتیمان پەروەری و کولتوری هەیە کە لە سەرێتی ئەبێ جێبەجێ بکە ئەتوانین ئەم ئەرکە بخینە سەر شانی سینەما ئەو بەرپرسیارەتیە ئەتوانێت هەڵبگرێ بەرامبەر بە پرسە نەتەوایەتی و نیشتیمان پەروەریەکان بە تایبەتی بۆ ئێستای ئێمەی گەلی کورد ینی لە مێژووی سینەمای جیهاندا گەلێک شاکاری گەورە هەن کە بەڕاستی مرۆڤ دەتوانێت بیان خاتە نێوڕەوتی سینەمای ئازادەوە کە لە ئاسی جیهاندا بەرام هاتوون ئەمە هەیە بەڵام دەبێت یەک شتێ لە ڕاستیەکە لە بەرچاو بگرین هۆلیوود نزیک تەمەنی بە 100 ساڵە ینی بەدایان 1000 فیلم حتا 100,000 فیلم بەرام هاتووە ینی سینەمای خستۆتە ژێر هەژمونی خۆیەوە سینەمای لە هونەرێکەوە لە زمانێکەوە گواستۆتەوە بۆ پانتاییەکی بازرگانی ینی بازرگانی و قازانج یان لە سەبرەمای قازانج سینەما بەرەماتوە و ئیتر کۆمەڵێک ئەستێرەیان بۆ دروست کردووە ئەستێرەی سینەمایی ینی ئەکتەرەکان بوون بە ئەستێرە و ئیترەم ئەستێرانە ئەکردرێن و ئەفرۆشرێن یعنی لە بەرهەمێک و بەرەمێک یعنی لە بەرامبەر ئەم دۆخی 100 ساڵ سینەما کە لەژێر ئەم هەژبوونەدایە لە بەرامبەر ئەوەدا ڕەوتی سینەمای ئازاد ڕەوتێکی نوێیە تازە دەستی پێ کردووە کۆمەڵێک بەرهەمی هەیە هێشتا لە فۆرمیلدایە وەکو باسم کردیانێ بەڵام مانیفێستەکەی دیارە ینی سینەمای ئازاد خاوەنی مانیفێستۆی خۆیەتی مانیفێستۆکەی پارادیگمای ئەن جیهانبینیەکەی پارادیگمایەکەی ڕێچکەکەی ئێستاتیکا تایە ئاکار تایە ئەتیک تایە چییە چۆنە لە فۆرمیلەکردندایە بۆیە دەکرێت ئێمە ئێستا باس ڕەوتێک دەکەین کە لە سەرەتایدا دەبێت ئەوە بزانین بەڵام پارادیگمایەکەی مانیفێستۆکەی دیارە سینەمای ئازاد
لەو باوەڕدەم کە لە داهاتوشدا گەلێک کۆس بوتەگەرەی بێتە پێش بۆی کە سینەما ئازاد خۆی لەم کۆس بوتەگەران ڕزگار بکە لە کۆمەڵێک پێوانەی سینەمای هۆلودی خۆی ڕزگار کردووە ینی مەسەرەن سینەمای ئازاد بۆی گرنگ نییە چەندە قازانج دەکە لە ڕووی مادیەوە ئەوەی بۆ گرنگە چەندە ئەتوانێت بچێتە ناو کۆمەلگا و کۆمەلگا زیاتر یان بگاتە زۆرترین خەڵکی کۆمەلگا و کۆمەلگای تایە یان کۆمەلگا تایە لەگەڵ ئەم ڕەوتا ئاشنا ببێ و بتوانێت پەیامەکانی پێ بگات ینی چونکو ینی لە سینەمایە بۆ منە خاڵێکی کە پێویستی زۆر گرنگە بۆ منە یەکێک لە بیرمەندە گەورەکانی وەکو ئەدۆرنۆ ڕخنەیەکی زۆری لەسەر سینەمای فۆرما هۆلیوودەکەی هەیە هەتا پێی وایە سینەما بۆتە ئامرازێکی داگیرکاری کللتوری داگیرکاری زهنی داگیرکاری عقلی عواتفی ئینسان هەستەکانی ئینسان داگیر دەکات سۆزی ئینسان داگیر دەکات لەبەر ئەوە بە گومانەوە زۆر بە گومان و بەهینەوە نزیکی سینەما بۆتەوە بیرمەندێکی وەکو ئەدۆرنۆ تەمان ئەدۆرنۆ لەوەدا لەسەر حەقل لەبەرچی لەبەرەوەی ئەوەی کە بینیوێتی کە ئەوەی کە ئیش شیکردنەوەی لەسەرەکە سینەمای هۆلودیە سینەمای هۆلودی بۆتە پارچەیەک لە سیستەمی سەرمایە جیهانی لەبەرامبەر ئەوە بۆ منە ئێستا فلیم ئەو فلیمەیە وانی وەکو پێوانە فلیم ئەو فلیمەیە کە بچێتە فیستیڤالەوە کە خەڵات وەربگرێ بەڵام ئەم فلیمە خەڵک نایبینی ڕاست ینی مەسەن بەدەیان فلیمی کوردی خەڵاتی زۆر باشیان وەرگرتووە ئەمە جێگەی دەستخۆشی و جێگەی شانازی بەڵام ئەم فلیمانە کۆی ئەم فلیمانە خەڵک نەیبینیوە تەنها سینەماکارەکانی تریش نیان بینیوە ینی بۆ چکە فلیمەکە بە ئامانجی قازانج بەرەم هاتووە و بە ئامانجی خەڵات بەرهەم هاتووە ئەم فلیمە کە تۆ بەرەمەتێ مەسە فلیمێ 10 ساڵ بەر لە ئێستا 15 ساڵ بەر لە ئێستا خەڵاتی وەرگرتووە دوای 10 ساڵ 15 ساڵ تا ئێستا بۆ منێکی سینەماکار نەمبینیوە خەڵکێک نەیبینیوە هەر خەڵک نەیبینیوە بانە بیانوە ئەدۆزنەوە بۆی کە بۆ نەبینراوە بەڵام هۆکارەکە چییە؟ ئەوەیە کە سینەمای هۆلودیانی ئەو سینەمای بازرگانی یعنی ئەوەی کە لە سەبرەمای چەندە بلێتەکەی ئەفرۆشتێ ئەوە پێوانەکەی بۆ سەرکەوتن و سەرنەکەوتنەکە چەندە ئەستێرەکان وروژاندنی تیاکەم وروژاندنی سێکسی وروژاندنێکی ترە ئەمانە هەمووی هەیە بەڵام تەمان ئەمانە هەموو گرفتی سینەمای کوردین گرفتێکی جیهانیشە بەلامان کاتدا بەڵام بە قەناعەتی من پێویست دەکات کە ڕەوتی سینەمای ئازاد زیاتر پێشکەوێ زیاتر لە ڕووی چەندایەتی لە ڕووی چۆنایەتیشەوە لە هەردوو بڵێن ئاسڵیان چەندایەتی چۆنەدا بتوانێت زیاتر بەرهەمەکانی خۆی پێشکەشکە و چۆنایەتی ئەم بەرهەمە زیاتر پێشکەوێ ینی بۆ منە فیلمی 14 تەمموز هەیە یەکێکە لەو فیلمانەیە کە دەکەوێتە ئەو چوارچێوە ڕەوتی سینەمای ئازاد مەسەڵەن توانی بەرامێکی زۆر گەورە بوو لە ڕووی چەندایەتی و چۆنایەتی و ئەنێکی زۆر گەورە بوو بەڵام نانهێشت مەسەڵەن چەندین فیستیڤاڵی سینەمایی وتویانە فیلمەکە زۆر باشە بەڵام ئێمە ناتوانین ینی مەسەڵەن فیلمی وەرزی توتڕک مەسەڵەن چەندین فیستیڤاڵ بینیوانە ئەنی برێن لیژنەی فیستیڤاڵی بینیوانە چەند فیستیڤالێکیش بەشدار بوو کە ئەوانە کە نەکەوتونەتە ژێر هەژمونی بڵێن سینەمای هۆلودیان هەژمونی سەرمایە جیهانی هەژمونی قازانج و ئەمانە پیشانیش درراوە هەندێک قاینیان کردووە قەدەخەیان کردو وتوانە ئێمە لە ڕووی دیبلۆماسیەوە دەکەوینە وڵاتەکەمان دەکەوێتە تەنگەژەوە لەگەڵ تورکیا بۆیە ناتوانین ئەو کەواتە ئەم سینەمایە لە یەک کاتە لە بەردەم هێرشێکدایە لە بەردەمان هێشتا هەر لە ساوایە بەڵام لە بەردەم هێرشێکدایە لە بەردەم هەژمونێکی گەورەدایە کە تەمەنی 100 ساڵ زیاترە بەڵام دیسانیش ئەمەمانە ئەوە نییە کە این بێت ینی ئێستا لە نێو سینەمای کوردیدا لە ناو بەتایبەتی بۆنە لە باشووری کوردستاندا کۆمەڵێک ڕەوت دەرکەوتون ئەمە زۆر باش ینی سینەما فرە ڕەوت بێ ینی فرە ڕەوتی سینەما بێ هەمویان لە چەکەرەکردندان هیچیان تەواو پێ نەگەیشتون بەڵام هەمویان ئەم ڕەوتانەی سینەما لە چەکەرەکردندان بەڵام ئەوەندەی کە من تا ئێستا بینیبێتم ینی کەمیان ڕزگاریان بووە لە هەژمونی سیستەمی سەرمایە جیهانی بۆ سینەما لە هەژمونی هۆڵۆدی زۆر کەمیان اینە دەرباز بووە دەتوانم لە ئاسی کوردستاندا بۆ منە فیلمەکانی تەهای کەریمی دەتوانم بەو ڕەوتە لە قەڵەمی بدەم کە ڕەوتێکی سینەمای ئازادە یعنی هەموو فیلمەکانی تەهای کەریمی کە زۆر بە وردی لە ڕووی ئیستاتیکاوە لە ئاستی هونەریە لە ئاستی باینە زۆر برێن لە پێشە هەرچەندە زۆر ئین کراوە ینی برێن پشتگوێ خراوە گرنگی پێ نەدراوە بەڵام
فیلمەکانی تای کەریمی فیلمی ڕوتی سینەمای ئازادە ینی کۆمەڵێک دەرهێنەری تریش هەیە مەسەلا هەندێک لە فیلمەکانی بەهمەنی قوبادی فیلمی ڕوتی سینەمای ئازادە هەندێکی هەموویە بەڵام سینەماکاری تریش هەن ئیشیان لەسەر دەیانەوێت لاسایی هۆلیۆت کەنەوە یان چەندە دەیانێت پێوانە هۆلودەکان جێبەجێکەن باشە هۆلیۆت خۆی هەیە تۆ چەندە هین بێت ناتوانێت هۆلیۆت دەرباسکەین تەنیا ئەتوانی لاسایی بکەیت و لاساییش نابێت بە هونەر ینی پێوانەیەک لە پێوانەکانی هونەر چێ داهێنانە کە تۆ لاساییت کە تۆ لاسایی نابێت بە هونەر ینی چونکە لاساییکردنەوەی بە ڕوتێکی پێشووتر خۆی ئەوە پێی ناگوترێ هونەر دوجارە هیچ کاتێک خۆش دەزانێت هیچ کاتێک کۆپی وەکو ئۆریژینال نییە جا تۆ کاتێک دەتەوێت لاسایی فلان ڕوتی بکەیتەوە کە لە دەرەوەینە سینەمای کوردی پێویستی بە سینەمای کوردی پێویستی بە ڕوتێکی نوێیە بە قەناتی من ڕوتی هەرە گرنگ بە حکمەوەی کە کوردستان ئێستا لەژێر هەژمونێکی داگیرکاری وەکو خۆشتان باستان کرد هەژمونێکی ینی داگیرکاریەکی کللتوری زۆر قرس هەیە یعنی لە هەموو لایەکەوە و سینەمای کوردیش سینەمایەکە تازە پێدەگات لەبەرەوە پێویستی بە ڕوتێک هەیە کە بتوانێت بەرخودام بکە بتوانێت توانە و ینی مقاوماتی بەهێزبوونی هەبێت لە بەرامبەر ئەو ڕوتانەیە کە باڵادەستن و سینەمایەکی ئازاد بێ بۆ مانایە کە سینەمای کۆمەلگا بێ سینەمای گەل بێ سینەمایەک بێکە هاوکات پێ لەگەڵ ئەو بەرخودان و ئەو تێکۆشانەی کە ئینسانی کورد لە پێناو مانەوەی لە پێناو ئازادی لە پێناو شکۆی خۆیدا لە پێناو بەدەستێنانی مافەکانی دایم بێت یعنی لەبەرەوە سینەمای هۆلۆدی لەبەرەوەی بە سروشتی خۆی سینەمایەکی پیاو سالارە تەواوی سینەمای هۆلۆدی ژنتیایە کاڵایە ئۆبژێ ینی سینەما لە سینەما هۆلۆدە ژن ئۆبژەیەک ینی کاڵایەکە بۆتە شتێک بە کاڵا ئەکرێت بۆیە پێشبڕکەی فیلمەکان لەسەرەوەی کە کامیان جوانترین ئەستێرەی ژن دەخەنە ناو فیلمەکانیانەوە کامە هونەر برێن ئاکتەری سینەمای کامیان زۆر زۆر جوان و لە ڕووی جەستەوە لە ڕووینەوە زۆر ئینە وروژێنەرە ئەو ئەکەم بە برێن ئەستێری فیلمەکەیان لەبەرەوە ئەمە ئەوانە پێوانن ئێستا مە لە سینەمای کوردیش هەدیدی پێشەکە ینی جارێکتر سینەمای کوردیش چۆتە ناو دۆخێکەوە ینی هەموو خەیاڵ یەکشتە چۆن لاسایی سینەمای هۆلۆدی بکاتەوە باش ئەمە خەیاڵ نییە بەڕاستی ئەمە ینی لاساییکردنەوە نابێت بە خەیاڵێکی داهێنەرانە چونکو هونەر بۆ خۆی داهێنانە لاساییکردنەوە نییە چەندە تووسود لە دۆخی واقع وەرەگرین بەڵام قسەکەمان لەسەرەوەی کە تۆ لە ڕووی زمانەوە چەندە ئاسی زمانی سینەمات بەرز کردوتەوە ینی بۆ نابێت سینەمای کوردی خاوەنی زمانێکی خۆی بێ بۆ نابێت ینی تاوەکو ئێستا سینەمای کوردی نەیتوانێت ببێ بە خاوەن زمانی خۆی و کارەکەشی ئەمەیە ڕاستیکەی ینی ئەم باس لەوە گرفتەکانی تر ناکەم گرفتی سیناریۆ گرفتی دەرهێنان گرفتی مەسەری وە بەرهێنان و بەرهەمێنان و ئەمانە گرفتی ترن بەڵام گرفتە ئاساسیەکەی سینەمای کوردی گرفتی زیهنیە سینەمای کوردی گرفتی زیهنی هەیە ئیشکالیەتی زیهنی هەیە ناتوانێت بەم ئیشکالەتە زیهنی خۆیەوە چکە هەر ئێستا خۆی ڕادستی هۆلیۆت کردووە بەم ئیشکالیەتە ناتوانێت سینەمای هۆڵانی سینەمایەکی کوردی پێشخی تو ئەو کاتە ئەگەر هەر پێشیش بکەوێ سینەمایەکی کوردی هۆلۆدی پێشەکەوێ ڕاست ئەمە بەخۆشی کارەساتێکتر ئەم جارە یعنی تو چۆن ئەنی سینەمایەکی هۆلۆدی کوردی هۆلۆدی بەڵام بە کوردی ئەو کاتە دەبێتە کاڵایەکی دیسان ئینێکی وای ناوێ یعنی ناچێتە نابێتە سینەمای کۆمەلگا ئەمە خاڵێکی گرنگە بەڕای من زۆر خۆشحاڵم لە برەوەی کە کۆمەڵێک بەسیارم ئامادە کردبوو بەڵام وەڵامەکانیم دەستکەوت بۆیە هەوڵە دەب کە بابەتی زیاتر و گرنگتر باس بکەین لە گفتوگۆکەیە من ئەنی سەرنجی ئەوە ئەدرێت تەنانەت ئێستا داگیرکاری کولتوریەکە و داگیرکاری زێهنیەکەش بە شێوازێک ئەوەندە زاڵ بووە بەسەر ئەو کەسانی لە بواری فیلم و تەنانەت دراما شاکارەکەن کەسیری فیلمێکی کوردیەکی یاسی فیلمێکی درامایکی کوردیەکی هەسەکەی بەرهەمێکی فارسی و تورکی ئەبینی بەرهەمێکی ناکوردی ئەبینی حەز ناکەی کە دانیشت بە دیار بەرهەمێکی کوردی و تەماشای بەرهەمێکی کوردی دنیا خەیاڵەکەیان دنیایەکی کوردی نییە زێنیەکەیان کێشەی زێنیەتە لێرەوە کێشە زێنەکەی ینی تو ئێستا هەندێک فیلمی کوردی ئەبینی تەنیاوەی بە کوردیە ئەگەنا فیلمێکی تورکیە بینی لە ئاساسە بە زێنێتێکی تورکی چکە سینەمای تورکی
طبعا ئێستا مەسەن هۆلیوود بۆ زانیاری هۆلیوود تەنیا لە ئەمریکایان نییە بۆ منە ئێستا لە تورکیا یەشیلچام هەیە یەشیلچام عینەن وەکو ناوەندێکی سینەمایی وەکو هۆلیوودە بەڵام لە تورکیا یەشیلچام لقێکی هۆلیوودە یەشیلچام یعنی هەموو ئەو فلیمانەیە کە لە تورکیا بەرهەم دێنرێت لە یەشیلچامە بەرهەم دێنرێت یەشیلچام بۆ خۆی لقێکی هۆلیوودە هەموو فیلمەکانی بە پێوانەکانی هۆلیوود بەرهەم دێنرێت بۆ هێشتم شکە سینەمای تورکی هیچ کاتی ئەن لە دەرەوەی یارمازگۆنای هیچ کاتێک سینەمای تورکی نەبووتە سینەمایەکی تورکیایی نەبووتە سینەمایەکی خاوەن ڕەوتی خۆی لە دەرەوەی تەمەن یارمازگۆنای چکە یارمازگۆنای لە دەرەوەی ئەم بابەتەیە ڕاستە لە تورکیا بەرهەمێنرا بەڵام لە دەرەوەی ئەم بابەتەیە خاوەن ڕەوتێکی خۆیەتی و ڕەوتێکی جیاوازە سینەمای ئازادانی سینەمای یارمازگۆنای سینەمای ڕەوتی ئازادە بەڵام تەماشاکەی یەشیلچام بەم شێوەیە بەرهەمێنێت تۆ تا هەندێک فیلمی کوردی تەماشاکەی وەکو ئەوەی کە لە یەشیلچامە بەرهەمات بێ یان هەندێک فیلمی کوردی تر تەماشاکەیت ینی لاساییکردنەوەی کۆمەڵێک فیلمی دیکە کە پێشتر لە هۆلیوودە بەرهەم هاتووە ئەمە ناکرێت ئەمە سینەمای کوردی بەمە پێش ناکەوێت سینەمای کوردی بە لاساییکردنەوە پێش ناکەوێت سینەمای کوردی ئەو کاتە پێشەکەوێت کاتێک ببێتە خاوەن ڕەوتێکی خۆی مەسەن زمان چۆن ئەتوانێت مەسەن سینەمای کوردی چۆن دەتوانێت ببێتە خاوەن زمانی خۆی زمان چییە زمانی کە دەڵێن زمانی سینەما چییە زمان مەسەن تۆ کە خیتابی بینەرەکان دەکەیت لە زماندا بەر لە هەموو شتێک لە زمانی سینەمادا هەموو ئەو مفرداتانە نێو زمانی سینەمای کوردیە زماندا هەیە چەندە دەتوانێت ببێتە ینی خەیاڵێکی نوێ بۆ کۆمەلگا دروستکە ینی چکە زمان کاتێک کە دەڵێ زمان نێرەر هەیە نێرەر هەیە ئەوەی کە پەیامێک ئەنێرێ پەیامێک هەیە وەرگر هەیە کۆی زمان لەسەر ئەم سێ بنەمایە پێک دێ زمانی سینەما لەسەر ئەم سێ بنەمایە پێکاتوە نێرەر هەیە پەیام هەیە وەرگر هەیە کاتێک کە ئیشکالێتێک لە نێوان ئەو سێیە هەبێ پەیامەکە ناگا تۆ کاتێک بە زمانی هۆلیۆدی پەیامەکەت بۆ کورد دەنێری ناگات ینی لەبەرچی لەبەرەوەی کورد لە ناتوانین لەمە تێبگات ئەمە خاڵێکی زۆر گرنگە لایەنە ئیستاتیکیاکەشی بە هەمان شێوەیە چکە ئێستا هۆلیۆدیش ئیستاتیکایەکی خۆی هەیە ئیستاتیکایەکە بە جوێرەی عقلەتی لیبرالیزم بۆ ئیستاتیکا بۆ جوانناسی هەیە بۆ جوورە تەماشای سینەما جۆرەکە لە ئایدۆلۆژیا ئەو جۆرەکە لە ئایدۆلۆژیا هەڵبەتە ینی وەکو باسم هیچ سینەمایەک بێ ئایدۆلۆژیا نییە هیچ سینەمایەک بێ هیچ بەرهەمێک هیچ ڕەوتێکی سینەمای بێ ئایدۆلۆژیا نییە اینجا هەیە ئایدۆلۆژیایەکی تر ڕەتەکات و هەیە ئایدۆلۆژیایەکی تری نەکات ئەمە جیاوازە بەڵام هەر ئەوش خۆی ئایدۆلۆژیایەکێکە ئایدۆلۆژیایەکی تر ڕەتەکاتەوە بێ ئایدۆلۆژیا هیچ بۆ خۆی جۆرێکە لە ئایدۆلۆژیایی یانی ئەمە ینی مرۆڤ دەبێت ئەوە ببینێ جاربەرەوە گرفتی سینەمای کوردی بەلای منەوە ئەو گرفتەیە کە تاوەکو ئێستا ینی گرفتی شوناسە گرفتی شوناسی هەیە هۆکارەکەش تەوان سینەمای کوردی بە هۆلیوود نابێتە خاوەن شوناس سینەمای کوردی بە لاساییکردنەوەی سینەمای ئێرانی یان سینەمای تورکی یان سینەمای هندی یان سینەمایەکی تر من مەبەستم ئەوە نیە کە سینەمای هندی یان ئێرانی سینەمایەکی کەم بایەخە نا مەبەستم ئەوە نیە مەبەستم کە ئەوان بە زمانی خۆیان سینەمای خۆیان هەیە شوناسێکی خۆیان هەیە چکە ئێمە وەکو کوردیش خاوەنی کێشەی گرفتی شوناسمان هەیە هونەرەکەشمان گرفتی شوناسی هەیە سینەما ئەم گرفتەی هەیە سینەمای کوردی گرفتی شوناسی هۆکارەکەشی بەڕای من ئەوەیە کە نەبووتە خاوەن ڕەوتێکی سینەمایی خۆی ڕەوتێکی کە لە دەرەوەی هۆلیوود لە دەرەوەی ئیناکانتر لە بەشێکی زۆری بەرنامەکانی کۆڕازە هەوڵمان لەسەر ئەوەیە کە ئێمە بتوانین بە بەردەوامی پانتاییەک تەرخان بکەین بۆ پرسی ژن لەنەو بەرنامەکەداوە لەسەر ئەم پرسە قسە بکەین ئەمەوێت لە پاڵ هەموو ئەم خاڵە ئەرێنیانە بێگومان کۆمەڵک ئەرانی لە پاڵ هەموو ئەو خاڵە ئەرێنیانی کە ئەکرێت سینەمای کوردی پێیا ڕۆژ پێ کۆمەڵە خاڵی نەرێنی ژەیەکە شایانی ڕەخ نەبێت بەڕاستی کە لە بابەتانە پرسی ژنە بە تایبەتی لەناو باشووری کوردستانە ئەمەوێت لەسەر ئەوە قسە بکەین ئایا بەرهەمهێنانی فیلم توانیوێتیت لە بەرامبەر هەموو ئەو داگیرکاری و ستەم و زۆردارە بوەستێتەوە کە بەرامبەر بە ژن ئەکرێت بەرامبەر بە پرسی ژن ئەکرێ ئایا بەرامبەر بە کێشەکانی ژن توانێتی بەرپرسایەتی هەڵبگرێ یاخود بەداخەوە دووبارە لە
فیلمەکانە ئێمە دووبارە زەهنێتێکی داگیرکاری بەرامبەر بە ژن ئەبینینەوە لە فیلمەکانی کوردستانە بەتایبەت. لە ڕاستیە سینەمای کوردی من گشتگیری ناکەم من قسەم، بەڵام دەتوانم بڵێم زۆربەی ئاوا ئەتوانم قسە بکەم. زۆربەی فیلمی کوردی بەعقڵەتێکی پیاو سالاری بەرەماتوە، یعنی سینەمایەکی پیاو سالارە، سینەمایەکی ئەم فیلمە ژن بەرهەمی هێنا دەرهێنانی کردو و سیناریۆ بۆ نووسیبیان پیاو لێرەدا کێشەکە لەمەدا نییە، بەڵام خەیاڵی کە فیلمەکەی لەسەر بەرهەماتووە خەیاڵێکی پیاو سالاریە، ینی بۆ مانای کە ژن لەناو خودی ینی کارکتەری ژن لەناو خودی دراماکان و فیلمە سینەمایەکاندا هێشتا نەبووتە خاوەن ناسنامەی خۆیانی ژن تایە وونە، ژنێکی زۆر لە ژنگەلێکی زۆر لە فیلمەکانە هەن، یعنی فیلم هەیە کارکتەرە سەرچێکەشی تەنانەت ژنە، بەڵام ژن تایە وونە، ژن بە ناسنامەی خۆی بە ئیرادەی خۆی وونە، چونکو خاڵێک هەیە لە سینەمایە، سینەما چی پێ بۆ ئایندە ئەگە پرسیارێکی وا بکەین، پرسیارێکی وا بکەین گرنگە بەڕاست سینەما چی پێ بۆ ئایندە، چونکە هەموو هونەرێک شتێکی هەیە بۆ ئایندە، یعنی دیوێکی ئایندەی هەیە، جگەلەوە کە سینەما باسی ئەمڕۆ ئەکە باسی مێژووەکە، بەڵام دیوێکیشی هەیە عینێکی هەیە بۆ ئایندە، یعنی سینەمای کوردی چی پێ بۆ ئایندەی ژن ئەگەر ئاوا جارێکتر پرسیار بکەینەوە شتێکی پێ نییە، یعنی تۆ کارکتەرێکی یاخی کارکتەرێک کە ژن تایە کەسایەتەکەی گۆڕانکاری بەسەدادێک دەبێتە خاوەن کارکتەری خۆی تیا نییە، تۆ لە سینەمای کوردی ئەمە نابینیت، ژن تایە قوربانیە لە باشترین حاڵەتە، لە خراپترین حاڵەتیشە ژن ڕۆڵی پیلانگێڕی و شوم و خراپەکاری ئەبینێ، یعنی لە باشترین حاڵەتە ئەگەر زۆر بە جوانی باسی سینەمای ژن کرابی وەکو قوربانیە باس کراوە، بەڵام قوربانی کەی ئەتوانێت ببێتە خاوەن ئیرادە، کەی ئەبێتە خاوەن کەسایەتی ئازاد، چونکو سینەمای ئازاد ئیش لەسەر کەسایەتی ئازاد کۆمەلگایەکی ئازادەکە، یعنی پێ لە سینەمای کوردی تا ئێستا کۆمەڵێک هێڵی سووردانراوە بۆ ئەوەی کە قسە لەسەر ماف و ئازادەکانیشم بکرێت، یعنی هێشتان سینەمای کوردی لەژێر هەژمونی ئەو عەقڵەتە دواکەوتووەی بڵێن فێندەمێنتاڵ، عەقڵەتێکی فێندەمێنتاڵی دواکەوتوو کە ئەنی عەقڵەتێکی سەلەفیەتگەرا، عەقڵەتێکی دواکەوتوو کە بەسەر کۆمەلگادا خۆی زاڵەکە، عەقڵەتێکی فەودالیست هێشتا سینەما لەوێ دەرنەچووە، یعنی باشە سینەما لە کوێدا ئەتوانێت ببێتە هێز بۆ ژن، مەسە ئێستا ڕەوتێکی تێکۆشانی ژن هەیە لە باشووری کوردستان، ڕەوتێکی ئازادی خوازانەی تێکۆشانی ژن هەیە، سینەما چی کردو بۆ ژن، یعنی هونەر لەوەدا نییە کە تۆ ژن وەکو قوربانیەک نیشان بدەیت، یا حتا میلەتی کورد وەکو قوربانیەک نیشان بدەیت، هونەر لەوەدا نییە، هونەر لەوەدایە کە کوا پرۆسەیەکی گۆڕانکاری لە کارکتەری ژندا هەیە لە نێو فیلمەکە، بە قوربانی نیشانەدرێ بە قوربانی کۆتایی پێدێ، بەڵام سینەما بە قەناعەتی من دەبێ ینی بە قەناعەتی من سینەمای ڕەوتی سینەمای ئازاد لەسەر دوو شتا زۆر دەبێت جەخت بکاتەوە، یەک دەبێت لە بەرامبەر سیستەمی دەسەڵاتداری دەوڵەتگەرایی دەبێت خاوەنی عەقڵەتێکی ڕادیکال بێ، دوو لە بەرامبەر عەقڵەتی دواکەوتووی کۆمەلگا، لە بەرامبەر عەقڵەتی پاشبەڕۆیی و کۆنەپەرستی کە لەناو کۆمەلگادا هەیە دەبێت ئەم دوو سنوورە تێک بشکێنێ، یعنی سینەمای ئازاد مەباتایەکی تر سینەمای دژە دەوڵەتگەرایە، سینەمای دژە دەسەڵاتگەرایە، سینەمای دژە پیاوسالارە، سینەمای ئازاد سینەمایەکی وایە، لە هەمان کاتیشدا لە بەرامبەر ئەم عەقڵەتەی کە نایەڵێ سینەما پێشکەوێ، یعنی سینەما هێشتا وەکو شتێکی حرام و خراپ و کارێکی بەدکارانە ئەبێنرێ، تو چۆن لە نێو عەقڵەتێکی ئاوا سینەما پێشەکەوێ، بۆیە بە قەناعەتی من دەبێت سینەما بۆ خۆی ببێتە داینەمۆی شۆڕش، ئەگە سینەمای نەبێتە داینەمۆی شۆڕشێکی زیهنی، یەک شۆڕشێکی کولتوری، دوو شۆڕشێکی کۆمەڵایەتی، سێ نەبێتە داینەمۆی شۆڕشێکی زیهنی ئەخلاقی کولتوری کۆمەڵایەتی نابێت بە سینەما،
بە قەناعەتی من دەبێت سینەمای کوردی ئەمە بێ ینی ئەم کارکتەرەی هەبێ بەم کارکتەرە سینەمای کوردی دەبێتە خاوەنشوناسی خۆی یعنی سینەمایەکە کە جەوهرێکی یان برێن کرۆکێکی شۆڕژگێرانەی هەیە کرۆکی شۆڕژگەرانش بۆ مانایە کە پارادیگمایەکی ڕەخنەی هەیە ڕەخنەگرە سینەمایەکی ڕەخنەگرە سینەمایەکە توانستی ڕەخنەگرێکی شۆڕژگەرانەی هەیە ڕادیکالە لەمەدا لە بەرامبەر خودی دەسەڵات جام دەسەڵاتە هەر دەسەڵاتێک بێ پیاوسالاری بێ دەسەڵاتی ئاینی بێ دەسەڵاتی سیاسی بێ دەسەڵاتی هەر دەسەڵاتی سیستەمی سەرمایە جیهانی بێ و دەسەڵاتی داگیرکاری بێ هەر جۆرە دەسەڵاتیەک دەسەڵاتداریەک و لە بەرامبەر ئەو عەقڵەتە دواکەوتووە دەبێ خاوەنی ینی سینەمای ئازاد دەبێ خاوەنی پەیامی شۆرشێکی زیهنی ئەخلاقی وجدانی کولتوری کۆمەڵایەتی بە قەناعەتی من ئەمە سینەما دەبێت سینەما ئەمە بێ و سینەما بۆ ئەمە کارکە ئیتر تاوان وردەکارەکانی تر مەسەلەی زمانی سینەما بەرهەمهێنان چۆنێتی کارکردن ئەمانە بابەتێکی ترن ینی بابەتی لاوەچین سینەما تا خۆی لە عەقڵەتی داگیرکاری لە عەقڵەتی هۆلیوودی لە عەقڵەتی پیاوسالاری ڕزگار نەکە سینەما نابێ بە سینەما ترسنۆک بێ نابێ بە سینەما دەبێت سینەما بوێر بێ سینەما من بە قەناعەتم وایە دەسەڵات ئەمڕۆ هەموو دەسەڵاتەکان بەم دەسەڵاتەشەوە زۆر لە سینەما ئاترسێ زۆر لە سینەما ئاترسێ ئەگەر کاتی خۆی لە کۆن سوڵتانەکان و دەسەڵاتداران لە زمانی شاعیر دەترسان ئەمڕۆ لە زمانی سینەما ئاترسن بۆیە بەڵام مشکلەکە لەوەدا لە سینەمای کوردی هێشتا ئەو سینەمایە تەواو چەکەرەی نەکردووە ینی هێشتا چەکەرەی نەکردو دەسەڵات لێ ئەترسێ یعنی ئەگەر سینەمایەکی بوێر نەبێ سینەما بۆ چییە؟ یعنی سینەما تەنیا تۆ واقع بگوازیەوە بۆ چییە ینی؟ یعنی مەسەلا ئێستا بۆ منە ئێمە فیلمێکمان دەمانەوێت فیلمێک لەسەر هەڵەبجە بەرهەمبێنین لەسەر ئەنفال بەرهەمبێنین لەسەر هێرشەکانی داعش بەرهەمبێنین ڕێک پرسیاری داهاتوم وێ نایکەمەوە پرسیارەکەم کەمادە وەکو پرسیارێک مەسەلا تۆ فیلمێکی ئاوا بەرهەمدێنی لەم بابەتە تۆ دەبێت بوێر بی ئەگەر تۆ واقعەکەت وەکو خۆی گواستەوە نابێ بە هونەر نابێ بە هونەر دەبێت لە واقعەکە گەورەتر کاریگەرتر ڕۆڵی خۆی ببینێ ئەگەر سینەما هونەر بەگشتی و سینەما بەتایبەت لە واقع کاریگەرتر نەبێ وێناکە کاریگەرتر نەبێت لە واقعەکە بەرزتر نەبێ ئێوە خۆ من لەنا واقعەکە ئاژیم گەڵاتم بۆشی تەماشای فیلم بکەم خۆی من واقعەکە ئەبینم دەبێت سینەما لە واقع بە فەنتازیای خۆی بە زمانی سینەما بگوازرێتەوە کێشەی سینەمای کوردی ئەمەش کێشەیەکە یعنی بۆ چکە سینەمایەکی بوێر نییە بە قەناعەتی من سینەمای کوردی سینەمایەکی بوێر نییە یعنی مەسەلەن چەند فیلمی کوردی قەدەخە کراوە لە باشووری کوردستاندا بۆچی فیلمەکانی ڕەوتی سینەمای ئازاد لە سلێمانی قەداخە ئاکرێ لە تورکیا قەدەخە ئاکرێ لە فستیڤالەکان ناهێڵن ئەم فیلمانە نیشان بدەن کەواتە سینەمایەکە بوێرە دەستی بۆ هەندێک شتی بڤە بردووە وەکو ئەڵێن یعنی دەستی بۆ ئەو هێڵە سوورانە ئەو هێڵە سوورانەی کە دەسەڵات بۆ سینەمای داناوە عەقڵەتی کۆنەپەرستی بۆ سینەمای داناوە دەبێت ئەم هێڵە سووران تێپەڕێن لەسەر بەها ئەخلاقیەکان بەهای مرۆڤایەتی چەمکی ئازادی عەدالەت یەکسانی بێکەوە ژیان ئەم چەمکانە تا ئێستا لە سینەما تاوتوێ نەکراوە یعنی ئەمە کێشەی گەورەیە کێشەیەکی گەورەیە کە سینەما هێشتا ناتوانێت جورئەتی نییە قسە لەسەر ئەم بابەتانە بکات گفتوگویەکی هەمەچەشن و هەمەڕەنگ و زۆر پڕبایەخمان دەربارەی ئەم کایە گرنگە کرد بەڕاستی بەڵام بەداخۆ کاتی بەرنامەکە ئەوەندە بوو هیوادارین کە توانی بێتمان گفتوگویەکی هەمەچەشم بکەین زۆر سپاس بۆ کاتی تۆ بۆ قسە بە پێزەکانت بۆ دڵنیام کە ئەکرێت ئیشی زیاتر لەم پارەوە بکرێت زۆر سپاس ئەرێکتان کێشە بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرە بەرنامەی کۆڕاز بە کۆتا هات هیوادارین توانی بێتمان خزمەتێکی پشوک بە سینەمای ئازاد و هەروەها ئەو سینەما تێکۆشەڕۆژ و ڕۆژگەرانە بکەین کە ئێستا لە کوردستان بەڕێوە دەچێت هەتا بەرنامەیەکتر هەر شادن و بە ئازادیتان ئەسپێرین